سلااوان لێبێت لە گوندی گوانم دیارە ئامادەکاری دەکرێت بۆ قیرتاوکردنی یەکێک لەو کۆڵانانە لەسەر ئەوەی ئەم کۆڵانە چەند درێژە چ کارێکی تێدا دەکرێت وە قیرتاوکردن کەی دەست پێکات. کەمێک پێش ئێستاش سەرپەرشیاری دارەی سربەخۆی سۆران و سەرۆکی شارەوانی سۆران سەردانی ئەم پرۆژیان کرد جگە لەو پرۆژێ چەند پرۆژێکی تر بەسەر دەکەنەوە. ئەندازیار هەنگاو لە کۆمپانیە کارساز میوانی منە کاک هەنگاو سلااوت لێ بێت. ئەگەر پێم بڵێ ئەو کۆڵانەی لێرە لە گەڕکی یاخود لە گوندی گوان دەکرێت چەند مەتر و قیڕە یاخود کۆنکرێت لە ئێستادا لە سنگەڕێکێکی ئیداری سربەخۆی سۆران کارەکانی قیرتاوکردمان دەست پێ کردووە. ئێرە گوندی گوانە دەواازەی گوندەکەیە کاری قیرتاوکردن بە 2500 متر مربع کارەکانمان دەست پێ کردووە. کارەکان بیدایەتی ڕێخستنەوەی ڕێگاکە بووە، هەروەها کاری تێکەڵە ڕێژکردن دەکەین و لە هەفتەی داهاتوو لە ڕۆژی یەکشەمە کاری قیرتاوکردن لەو گەڕەکە ئەنجام دەدەین و لە هەفتەی پێشوشدا لە گەڕەکی ڕاپەڕین کاری قیرتاوکردنمان ئەنجام داوە کە ئەم گەڕەکان هەموو بە دوایەکدایە و کاری قیرتاوکردن بەردەوام دەبێت و هەوڵ دەدەین لە ماوەی لە وەرزستاندا هەر کاتێک مەجال هەبوو بتوانین بەردەوام بین لە کاری قیرتاوکردن و کارەکانمان نەوەستین لە وەرزستاندا. کەواتە ئەگەر کەشوها لەبار بێ باران نەبارێت لە ماوەی چەند ڕۆژ ئەم گەڕەکە یاخود ئەم کۆڵانە قیرتاو دەکرێت. بەڵێ ئەگەر کەشوها لەبار بێ ئیشاڵە هەفتەی داهاتوو قیرتاوکردنی ئەم گەڕەکە کۆتایی پێدێت. دەستەکان خۆش زۆر سپاس. ئەندازیار هەنگاو لێرە کەمێک پێش ئێستاوە گوتم سەرپەرشتیاری دارەی سربەخۆی سۆران ئەو پرۆژەی بەسەر کردەوە لەگەڵ هاوڵاتیانی ئەو گوندە دانیشتنێک یاخود چاوپێکەوتنێکیان هەبوو. بزانم کاکەڵگورد سەردانی پرۆژەکەی کرێەوە چ داواکاریتان هەبوو ئەو چ وەڵام و چ بەڵێنێکی بێ. بەخێر بێن چاوەکانم ئەوڕۆ کاکەڵگورد بەرپرسی ئیدارەی سۆران سەردانی گوندی گوانی کرد ئەو گوندەی کە بەڕاستی محنەتێکی زۆر و ژیانی خۆیان لەسەر ئەو وڵاتە لەسەر ئەو شۆڕشەی داناوەتا و گەیشتن ئەو مەرحەلەیەی ئێستاش ئەو پرۆژەیە لە 2014ەوە خەریک ئەو پرۆژەینە ئێستا 2024 10 ساڵە خەریک ئەو پرۆژەینە کە ڕەسیف لێدراوە کە تێکەڵی تێکراوە. ئەوە شتێکی بەڕاستی پێ بڵێم شتێکی زۆر جوانە لە بۆ گوندەکەمان زۆر سپاسی حکوومەتی هەرێمەکەین بەڕاستی کە سۆران بووتە شارێک بەڕاستی کە شانازی پێواکەین زانان کە باسی سۆرانیان ئەکرد بەڕاستی خۆمان دەدەزیەوە بەڵام ئێستا سینجی خۆمان دەردێنین و شانازیش بە دەکەن کە شاری سۆران بۆتە شارێک لە ئاسی شارەکانی هەولێر و دۆ سلێمانیا. بەڕاستی کاکەڵگۆرد جێپەنجەی دیارە کاکەڵگۆرد بەڕاستی یعنی سەلماندی کە بەڕاستی ڕەجل سەرکردایەتیە بەڕاستی سەرکردایەتی لە خۆی دێ شتێکی زۆر ساچی کرد زۆر سپاسیەکەین کەمێک کەم و کوڕیمان هەیە بەڵام هیچ پرۆژێک بەبێ کەم و کوڕی نابی. بەڵێنەکانی ئەوەی کە ئەمە پێمان گوت بە بەڵێنەکانی زۆر بە جوانی وەرگرت و گوتی دەکەمە پرۆژەی کاری خۆم بۆ 2024 زۆر سپاس. سەرکەوتوو بن وە گوتم ئامادەکاری دەکرێت بۆ قیرتاوکردنی ئەم کۆڵانە کە ئەندازیار هەنگاو ئاماژەی پێکرد زیاتر لە 2000 مەتر دەبێت. ئەگەر کەشوهەوا لەبار بێت لە شەممە یاخود یەکشەممە قیرتاوکردن لەو کۆڵانە دەست پێکات و وەگوتم ئەمڕۆ سەرپەرشتیاری دارەی سۆران سەردانی ئەو پرۆژەی کردو لەگەڵ دانیشتوانی ئەو گوندە قسەی کردو و هەندێک کەم و کوڕی لەو پرۆژەیە یاخود لە نێو گوند هەبوون ئەو بەڵێنی ئەوەی دا کە بە زووترین کات چارەسەر بکرێن. بەڵێ